و بڕیارە لە ڕۆژی یەکشەمەی داهاتووەوە دەست بکرێت بە وەرگرتنی گەنمی جوتیاران و لە سنووری پارێزگای سلێمانیش بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ و سایلۆکان ئامادەکاری تەواویان بۆ ئەو مەبەستە کردووە. 4 سایلۆ لە سنووری سلێمانی گەنم لە جوتیاران وەردەگرن کە کەوتونەتە سلێمانی و چەمچەماڵ و پیرەمەگرون و سەی سادق و بە کۆی گشتی دەتوانرێت 200,000 تۆن گەنم لەخۆ بگرن. 16 مانگ یەکەم ڕۆژی دەستپێکردنی کردنەوەی سایلۆکانە بێ، واتە سایلۆی چەمچەماڵ و سایلۆی سەی سایق و سایلۆی پیرەمەگرون و سایلۆی ڕانی و هەروەها پەنکەری کەلاریش لەوێش ئەکرێتەوە. بەدەم هینی جوتیاران ناکرێتەوە، جوتیاران ئەتوانن گەنمەکانیان برن بۆیە. بە تێکرات ئەتوانین جوتیاران هەمیان یان وەک گروپێک بەیەکەوە بە یەک لۆری ئەتوانن بێن تەقدیمیکەن. ساڵان تۆزێ جیاواز بوو، تۆزە قورس بوو لە سەرەتا نەتوانی بۆ هەر جوتیارە خۆی بە تەنیا کە لە پشتی لە کشت و کاڵێکە و جوتیاران وەرەقەیان بۆ کرد، تەنها جوتیارەکەی توانی بە تەنیا بێ، بەڵام ئێساوەمان لێ کردو بە گروپیش دەتوانێت. حسابی ئەومان کردووەگە بێت و ئەوان وەری نەگرن ئەتام دقیش بەڵێ وایە، بەڵامە لە هەوڵان کە بۆی کەوا ئەوان بێبەشیان نەکەنەوە جوتیارانی لەوێ. ئەگەر ئەوە نەبێ ئێبە ڕێگە چارەیان بۆ بدۆزن و لیژنەی باڵامان هەیە لە سلێمانی، لیژنەی باڵا وڵات نزیکترین شوێ ئەمانە جوتیاری کوردن، ئەبێت تاملیان لەگەڵا بکەین، بە ڕێگە چارەیەکیان بۆ دۆزین و لە هیچێک لە شوێنەکان وەریگرن. بۆ ئەمساڵ بڕیاردراوە بڕی 128,000 تۆن گەنمی جوتیاران لە سنووری سلێمانی لە هاوڵاتیان وەربگیرێت و هاوشێوەی ساڵانی ڕابردوو گەنمی دەرەجە 1 و دەرەجە 2 و دەرەجە 3 پلەبەندی بۆ کراوە بە نرخی 560,000 دینار بۆ 1 تەن لە پلە 1 و 480,000 دینار بۆ دەرەجە 2 و 430,000 دینار بۆ دەرەجە 3. بەڕێوەبەری سایلۆی چەمچەماڵیش دەڵێت ئامادەکاری تەواویان کردووە و بە پێی ڕێنماییەکانیش گەنمی ناحیە و لادەکانی سنوورەکە وەردەگرن. دیارە سایلۆی چەمچەماڵ توانای هەڵگرتنی 40,000 تەن گەنمی هەیە. بۆ وەرگرتنی گەنم سەنتەری قەزای چەمچەماڵ و هەژ ناحیەی دەوروبەری ئەتوانن گەنمەکانیان بێنن بۆ لامان بۆ وەرگرتن، بەڵام تا ئێستا ڕێنمایی وەرگرتنمان بۆ نەهاتووە. تەسەورەکەم لە هەفتەی ئایندا یەکلا بێتەوە ڕۆژەکەی بۆ وەرگرتنی گەنمی جوتیارانی سنوورەکە. دیارە لەسەر جەم سایلۆکانی عێراقا بە هەرێمی کوردستانیشەوە 3 جۆر گەنمان یاخود 3 پلەمان هەیە، پلە 1 پلە 2 پلە 3. ئەمساڵ پێدەچێت سایلۆکانی سنووری سلێمانی ناچار بکرێن لەو بڕی دیاری کراوە گەنمی زیاتر لە جوتیاران وەربگرن، چونکە بە پێی بڕیارێکی حکومەتی عێراق پارێزگای دیالە گەنمی جوتیارانی خانەقین وەرناگرێت. بەڕێوبەری کشت و کاڵی سلێمانیش دەڵێت هیچ گرفتێکیان نییە لەگەڵ ئەو بابەتە و گەنمی جوتیارانی خانەقینیش لە نزیکترین سایلۆی سنووری خۆیان وەردەگیرێت.